بەڵێ هەر تایبەت بە هێرشەکانی ئێران بۆ سەر وڵاتانی دراوسێ و بە دیاریکراوی بۆ هەرێمی کوردستان و هەولێری پایتەختی هەرێمی کوردستان شرۆڤەی زیاتری ئەم بابەتە دەکەین هەرچەندە لە ماوەی ئەو چەند ڕۆژەدا کوردستان 24 تەواو شرۆڤەی ئەم پرسەی کردووە ڕۆژی هەر بەردەوام بەڵێ ڕای هەم نێوخۆی هەم جیهانی وەرگیراوە لەسەر ئەو پرسە بەڵام دەمانوێت بزانین ئایا ئەوەی کە گرنگە لە دوای چەند ڕۆژێک لە ڕوودانی ئەو ڕووداوە ئایا ڕایەکی گشتی نێودەوڵەتی دروست بووە کێسە دەیکەمە پرسیار بۆ میوانەکەمان بەڵێ تۆم حرب بەڕێوەبەری هاوپەیمانی ئەمریکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ دیموکراسی کە لە فلۆریداوە لەگەڵمان دەبێت بەڕێز حرب ئەم کاتەتان باش سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان لە دوای چەند ڕۆژێکی کەم لە ڕووداوی هێرشکردنە سەر هەرێمی کوردستان بە دیاریکراوی هەولێری پایتەختی هەرێمی کوردستان لەلایەن وڵاتانی دراوسێوە ئێران دەمانوێت بزانین ئایا لەسەر ئەم هێرشانە ڕایەکی گشتی نێودەوڵەتی دروست بووە؟ سپاس بۆ بانگشت و میوانداریتان بەڵێ هەندێک هاوپەیمانی نێودەوڵەتی دروست بووە و ئیدانەی هێرشەکانی ئێرانیان کردو لەسەر دراوسێکانی ئەجا چه هەولێر بێ لە کوردستان یاخود پاکستان یاخود لە سووریا یا هێرشی حوسیەکان بێ لەسەر دەریای ناوەڕاست و ئەو کەشتیانەی کە بە ڕێڕەوە نێودەوڵەتیەکاندا تێپەڕن هەمووان لە ئەمریکا دەڵێن کێشەکە ئێستا کە ئێمە ڕوبەڕووی دەبینەوە ئێرانە ئێران سەری مارەکەیە و دەبێ ئێران وەڵام بدرێتەوە چونکە هەڵس و کەوتەکانی ئێران بەرامبەر ناوچەکە کێشە بۆ ئاسایشی ناوچەکە دروست دەکا و سەقامگیری ناوچەکە ئەخاتە مەترسیەوە و خستوویەتە مەترسیەوە و هێزەکانی سەر بەخۆی حیزب الله و ئەوانی دیکە لە ناوچەکە ئەوان کێشەیان بۆ کۆمەلگای نێودەوڵەتی دروست کردووە بە دڵنیاییەوە زۆر ئەندامی کۆنگرێسیشن داوا لە سەرۆک بایدنەکەن کە لە ئێران بدا بە کردار و لە بنکەکانی ئێران بدا چونکە ئێران بەم شێوەیە تێناگا واتە دەبێ پەیامێکی بۆ بنێردرێ دوو لایەن هەیە دوو لق هەیە یەکێکیان بە ئامانجی ئاساییشە وەکو سعودیە و وڵاتانی دیکەی عەرەبی لەو لاشەوە لقێکی دیکە هەیە لایەنێکی دیکە هەیە کە ئێران و دارودەستەکانی کە لەگەڵ شەڕن بۆیە ئەو هاوپەیمانەیە کە ئێستا لە ئەمریکا هەیە بە هەردوو پارتەوە دیموکرات و کۆماریەکان دەیانەوێ کە جۆرێک لە جۆرەکان لێدانێک لە ئێران بدرێ با بڵێن بە دیاریکاری پاڵێوگە نەوتێکانی ئێران بدرێ بۆی کە مەسجێکی توندی پێ بگەێنن برێز هەر دخوازم بزانەبم یعنی هەرێما کوردستانی وڵاتە گەلێک ئەولە گەلێک ئارام دوزانێ گەلێک پێک هاتە لە هەرێما کوردستانی هەنە دناو ئاشتیەکە جواتی گەلێک جوان دەبە بۆ دوورە دژین ئەفکر یارێن ئیرانی گەلۆژ بۆ تێک برناوێ ئارامیەیە و کاردانەوەی جیهانی لگۆرا باهوەریاتە تەنی بگوتنێک دێ بمێنێ یانژی دی پراتیکێ دەژی دێ دەرباسی ژیانی ببە فەرم ئێمە نازانین تا ئێستا لەم ئیدارەیە چونکە ئەم ئیدارەیە لاوازە ئەم ئیدارەی ئەمریکا و دژی سیاسەتی ئیدارەکەی پێشووی بوو مەبەستم ترامپە و لە سەردەمی ترامپە سزای زۆرترین سزای ئێرانیدا و سزای خستە سەر حوسیەکان لە یەمەن سەرۆک بایدن هات و ئەم سزایەی لەسەر حوسیەکان هەڵگرت بەڵام ئێستا ناچار بوو جارێکی دیکە سزاکان بگەڕێنێتەوە لە بیان خاتە لیستی تیرۆرەوە جارێکی دیکە و هەندێک سزای لەسەر ئێران سوک کرد ئەم ئیدارەیە کە پارەی بە کاشدایەوە ئێران بۆیە ئەم ئیدارەیە زۆر لاوازە و ناگاتەوە ئاستەی لەو ئاستانیە کە ڕوبەڕووی ئێران ببێتەوە و زۆریش خۆش بوو کە پێی خۆش بوو بگەڕێتەوە ناو ڕێکەوتنی ئەتۆمی ئەو ڕێکەوتنی کە ئۆباما کردی و ترامپ لی کشایەوە بۆیە سەقامگیری هەرێمی کوردستان بۆ ئەمریکا گرنگە بەڵام بەداخەوە ئەم ئیدارە لاوازە
نەیتوانیوە وەکو چۆن نەیتوانیوە وەڵامی هەموو پێشێلکاریەکانی دیکەی ئێران بداتەوە نەیتوانیوە وەڵامی ئەم پێشێلکاریەش بداتەوە و وای کردووە کە بەڕاستی کوردستان بکەوێتە بەر ئەم هەڕەشە و نەیتوانی هاوکاری ئەم و ئەمریکا پێی وایە کە دەبێ هەموو ناوچەکە چاو لە هەرێمی کوردستان بکاوەکەوەی کە ئێستا هەیە. باشە بەڕێز حرب باستنەوە کرد کە هەرێمی کوردستان گرنگە بۆ ئەمریکا بیریشمان نەچێت کە هێزەکانی ئەمریکا لە عێراقدا هەن کەواتە ئەمریکا ناتوانێت بەرژەوەندەکانی خۆی بپارێزێت لە عێراقدا واتە ئەم کاردانەوانی کە باز دەکرێت تەنها لە چوارچێوەی گوتارا دەبێت هیچ وەڵامێک لە واشنگتۆنەوە دەبیستین ئێمە لە بەرامبەر هێرشەکانی ئێران بۆ سەر عێراق و بە دیاریکراوی بۆ سەر هەرێمی کوردستان مەبەستم وەڵامی کرداریە. بۆ ئەمریکا بۆی کە وەڵام بداتەوە لە بەرامبەر هەر هێرشێک و خۆت هێرشکردنە سەر ئێران و تا ئێستا سەربازەکانی زیانیان بەرنەکەوتووە. مەبەستمەوەیە ئەگەر سەربازی ئەمریکی بەرنەکەوێ ڕای گشتی ئەمریکا پشتیوانی یا خودهانی ئەم ئیدارەیە نادا کە لە ئێران بدەن. بۆیە تا ئێستا ئەو هێرشانەیە کرێ ئەمریکا و ئیدارەی بایدن ئەڵێ ئەمە لەسەر عێراقە وەڵام بداتەوە بمان پارێزێ. بۆیە ڕای گشتی تا ئێستا ئەو نەگەیشتوتە ئەو باوەڕەی و ئەو توانایی نییە بۆی کە گوشار بخاتە سەر ئیدارەی بایدن و هێرش بکە. خۆتان دەزانن کە دوو بنکەی ئەمریکی لە عێراقن و ئەوانە بوونەتە هۆی سەقامگیری لە ناوچەکە لە عێراق. بەڵام ئەگەر ڕای گشتی ئەمریکا هاوکار نەبێ بایدن ناتوانێت هیچ بکە. برێز هەرب تو زانەیەک و هەرێما کوردستانی دە ئاستا هەرێمێ دەژی دە ئاستا جیهانێ دەژی وەکی هەفپەیمانێکی هێزین هەفپەیمانان وەکی هەفپەیمانێکی ئەمریکا تێ ناسکردن گەبەک و ئیرانی ریشی هەرێما کوردستانی دیکەژی ئیران پر vekirî dibêje ku Herêma Kurdistanê hevpeymaniya Amerîkeye û Mossad İsraîl jî li Kurdistanê heye em navendên wan dikin armanc yanî Kurd jî xwe hevpeymaniya Amerîka nas dikin li dijî Daişê şerî herî berfereh rêvebirin Kurdan yanî li hêviyê ne ku hevpeymanên wan jî helwestek yanî bi kirdar bikin nirxandin hate bikirin fermo birêz. ئێران کاتێک کە هەر شوێنێک بردومانەکە ئەڵێ ئەمە شوێنی موساد بووە و ئەمانە بازرگان بوون لەگەڵ ئیسرائیل بۆیە دەیەوێت کە دەیەوێت سۆزی خەڵکەکەی خۆی ڕابکێشێ و پاساوێکیش بۆ هێرشەکانی بێنێتەوە بەڵام هەڵەیە چونکە ئەم هەر لە لوبنانەوە بۆ یەمەن بۆ سووریا بۆ عێراق ئەوانەی کە دژی ئێرانن یەکسەر دەڵێن ئەمانە سەر بە ئیسرائیلن لە هەر شوێنێک دژی ئێران بۆستیەوە لێەوە موسادە چونکە ئەم پاساوە ئیتر بەسەر چووە کەس باوەڕی پێ ناکات و بۆیە لە کوردستانیش جێگەی با بڵین سەر سوورمان یەکەم قسانەیەەکە چونکە لە هەموو شوێنێکم قسانە دەکا و سەربازانی ئەمریکا و قونسڵخانەی ئەمریکا لە هەولێر ئەکاتە ئامانج و وەکوتم تا ئێستاش ئەم ڕایی لە ئەمریکا هەیە نەیانتوانیوە پشتیوانی لە ئیدارەی بایدن بکەن. بەڵێ سپاس بۆتە برێز تۆم هەرب ji Florîda li gel me. زۆر سپاس.